محەممەد تۆش بوویتە ڕووبارینی ئای ئەگەر دەبی بەمیسر من دەبمە بەحرەکەی هەی ئەگەر تۆ ببیە دەرگا شەردە بۆ دەماکلی ئای نازانم لەو زەمانە بۆ منت کردوە سەری هەی گەر تۆ سەعات بیمنیت بۆ دەبم بە میل ئای وەرام بە قوربانت بم بە هەموو شتێ خاین هەی گەر تۆ چیای سەفیبی بۆ دەما چیای قەندی ئای لەناو خوێندەواری دڵ بۆت پڕ ڕەکەمە فاین هەی گەر تۆ کوردستانم بین دەبمانکە وەڕبین ئای لە دەوری باڵات گەڕێم بەسە تۆمەم کەسەلی هەی گەر تۆ ئەگەر ڕێتۆ تەڵابی بۆ ڕووخانت دەبمەفی ئای وەرام بە قوربانت بم هەی یاری چاوشتی هەیەر تۆ ئەرجەنتینی ئەم نیش دەبمە بەڕاستی ئای ئەگەر یە تۆ فافۆنی شەردیە بۆ دمەستی هەژیان بەسەر بەرزی خۆشان نەوەک بژی وەکوتی ئایشیان بەسەر بەرزی خۆشە نەک بژی تۆ بەڕەزیل هەی یەکجار داوای ماچم کرد بۆچی نەیدامێ ڕەزی یەکجار داوای ماچم کرد بۆچی نەیدامێ ڕەزی هەیا مۆزگاریم بۆ ئێوە هەرگیز نەکەن دڵدار ئای دڵداری وەفای نییە بێفایدەیە لە یاری هەی دڵداری ڕاست نەماوە لە دێهات و لە شار ئای کەینێ دڵداری ڕاستە ڕاباردن بە یەکجاری هەی تەنیاشیان ڕاستگۆ بوو بۆ یەکەم لە بۆی پار ئایە تاکەیە و دڵی من کەوتە خیانەتکاری هەی ئەگەر کچێکت خۆشویست بینە بە یەکجار ئای بەڵام نەکەی بیگری بە دۆست و بە یاری هەی بەڵام مەگەر نەیێنی لاگەڵی بکە یاری ئای ئەگەر نەگەێنی بەخوا ژینی ڕەنج بە خەساری هەی دنیا شامی شەریفە قەت ناکەویە بێزاری دنیا شامی شەریفە قەت ناکەویە بێزاری هەی ئەسقد وەکو دەریایە دەخنچێم لە ناویدا ئای ئەگەر مەلەی تیا بکەی لە خۆشترین زەویدا هەی سەون و خونیم چێشاوە ئازاریش لەگەڵیدا ئای شەو و ڕۆژ وەسفت دەکات ڕۆژنامان و سەریدا هەی کاتێزانی بۆم نابێ لە قیشەی گریانەیدا ئای وەرام بە قوربانت بم ئەو تیرەی بۆ لە مندا هەی لەو کاتەوە تا ئێستا دەژیم لە ناخۆشی ئای شینم بەبەی تۆ گوڵم هەمووی یاخو دەردا هەی چونکە چۆن دڵی پێم وەبوو بە زۆر ئەویان بەمێر ئایە تاکەینێ بێوەفا خیانەت بوو لەم نیدا هەی چیم لەدەست پێ بۆت بکەم کە خەدەر ڕێگەی نەدا ئای دەبڕۆیی تر بێوەفا دڵ ئاخونا و دەردا هەی لەگەڵ عاشقت وا پیر بووم کەوتومە بە تەمەندا ئای تر عاشقی تۆ گوڵم بۆ ئەبەد بەرم نادا هەی خودا و کەسە بگرێ تا تۆی بە من نەدا خودا و کەسە بگرێ هەی تۆی بە من نەدا هەی ئەو کاتانە یێمونی بە دووری دەم سووتێنی دڵم بۆ تۆ ماڵێکە بۆ ئاوادەی ڕوخێنی ناڵی دڵم ماوایە وەک گورگ دەلوولێنی کە پێ دەڵێم ماو سەرم لێ دەسوڕێن ئای لەبەری یەو کەسیەی دەمرم بەشانەدای یێنا لەبەری یەو کەسیە دەمرم بەشانیەدای یێنا هەر وەک قەدیمیان دەڵێ وێنەی پەرینی خاو ئاوی لێوانی یار کەس تێوی لێ نەدا ماشەڵا ئاوی لێ شیرن دڵی قەندا ئەوەم ماوێکی زۆر ئاگری لە من بەرداوە دەڕواتن بەلەن زەولار بیعەینی بەرخیساوە دەڕواتن بەلەن زەولار بیعەینی بەرخیساوە هەی بۆم سووتێنە باگر نەک بە دووری چاوانت بۆچی ئاوا بێخەمی دەست بێخەمی من کەسێکی سادە بووم ئاواز و کەوتمە داوت دەمزانی بێوەفا بوو ڕەشە جەرگ و هەناوت بەجارێ شێتی کردم بە چاو و زولفی خاوت بەجارێ شێتی کردم بە چاو و زولفی خاوت ئای وەرە یاری ناسەنی دڵم پڕکە لابری وەرە یاری ناسەنی دڵم پڕکە لابری وەرە لەسەر فەرمی من خۆت
شەماڵ بوو برچی وەکو شەوە زەنگ هەردوو لێوانی یاڵ بوو ئەو کچەی باسی دەکەم دەزان کۆی چەند جەماڵ بوو کچە کوردی گەرمیانی خاوەن عەقڵ و جەماڵ بوو قسەی پێچی دڵانە وەکو شنەی شەماڵ بوو دڵم دایم لێ دەدا وەکو دڵ لەدار بوو دڵم دایم لێ دەدا وەک دەروێژ وا لە حاڵ ئایا خۆی تاقە گوڵاکەم تۆی هیوا و ئاواتەکەم تۆ خەی تاقە گوڵاکەم تۆی هیوا و ئاوات تۆ تەنیا من تەنیا تۆ یەک باشین بابەتم ئەیسی ئەم ماڵی دنیای بە قوربانی تۆی دەکەم هەموو دنیا گەڕاو بێ تۆ ناشم چاوەکەم وەرە گوڵی شیرینم ئەی هیوا و ئاواتەکەم ئای بەختم بە خوێندەوار حاکم نییە بابەکەم بەڵێم بە خوێندەوار حاکم نییە بابەکەم ئاوات و ئارەزوومە ئەتۆ بێیە ماڵ سێیە تۆ بێیە مۆڵم ئای بەشن و باڵای زۆر جوانە لە من بۆتە داریمەی سینەت لێم بۆتە عەلوە بڕا لە هەنار و سێو خوایە و کچە بۆ من بێ دوعا دەکەم گشت باشێ بەختە لە داخی باوچی ڕوو بکەم مەدەشت و چێ من ناتوانم وەز بکەم نەگەڕی عەبدوڵڵا پەشێو ئای باڵەکە دێن دەبەرزە وێنەی داری هەنارە کەسی ئەڵەی گوریسن خۆ باشن بۆ سێدە ئای هەڵەم واسە سەراو خوارد هەڵەم واسن لەدار